بەناوی خۆی بەخشندە و میهرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە کە بەرنامەی ئەم جارەمان دەتوانین بڵێن بەرنامەیەکی تەواو جیاوازە کە لەگەڵ تیمی دەستگای بەخشینی دەمانوێت لەم بەرنامەدا باس لە هەم گرنگی زیندوو ڕاگررتنی سونەتی قوربانی ئاماژە بۆ بکەین هەم باس لە ئەو ئامارانە بکەین لە ساڵانی ڕابردوودا کە دەستگای بەخشین لە جەژنی قوربانی پیرۆزدا چەند سەروە چەندێک توانیوانە پێشوازی لەو خێر و لەو متمانەیەی خەڵک بکەن کە بە دەستگای بەخشینیان بەخشی و تا لە ڕێگەی ئەمانەوە سونەتی قوربانی ئەنجام بن کە جگەی ئاماژە بۆکردن و بیرخێنانەوەی لە ساڵی 2009 دەستگای بەخشین دامەزراوە و لە ساڵی 2010 دەستی بە ئەنجامدانی سونەتی قوربانی کردووە و دەتوانین بڵێن لەو کارەدا بەراورد بە ئێستا لە بازنەیەکی بچووکدا بووە لەبەرەوەی لە ئێستادا الحەمدولیلا بازنەی قوربانیەکان پارچەکانی دیکەی کوردستانی گەورەی گرتوتەوە و وڵاتانی ناوچەکە و تەنانەت ئەفریقاشی گرتوتەوە پێم خۆشە لەگەڵ ستافی دەستگای بەخشینا گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەم چۆن دەستخۆشی هەیە لە هەمان کاریشا پرسیاری جدی هەیە بە تایبەتی لەلایەن بەشێک لە نەیارانی دەستگاکەوە یان بە شێو لە شێوەکان بە مەبەستی خۆیان لێدان بێت لە دەستگای بەخشین لەوەی کە دەڵێن بۆچی سونەتی قوربانی لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجام بدەن بۆچی پارەی ناوخۆ ئەبەنە دەرەوە و بۆچی لە وڵاتانی دیکە ئەو سونەتە زیندوو دەکەنەوە زیندوو ڕادەگرن بۆ بابەتی باسکردنی ئەو ئامانج و پلانانەی کە بۆ ئەم ساڵیش دەستگاکە هەیەە بۆ دەستگای بەخشین و بۆ سونەتی قوربانی دەمەوێت لەگەڵ میوانەکانم گفتوگوی زیاتی لەسەر بکەم کە میوانەکانم پێکاتون لە بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین و بەڕێز دکتۆر محەممەد شێخ لەتیف بەرپرسی پەیوەندیەکانی دەستگای بەخشین و لە هەمان کاتیشدا کاک عەتاکەریم ئەندامی ستافی بەخشین و لێپرسراوی پرۆژەی قوربانی لەم ساڵداوە تا ساڵی 2026 زۆر زۆر سپاس مامۆستاییان بۆ هەستەی مامۆستای خۆشەویست کە ئامادە بوون لە بەرنامەکەماندا لە پێشەکێکەشە ئاماژەم بە ناوەڕۆکی بەرنامەکە کردو بەڵام پێم خۆشە پێشەوەی بچینە ناو ناوەڕۆکەکەوە باسێک لەم چەند ڕۆژە یاخود کە لە کۆمەڵگەی خۆمانە بە نۆمینەی حاجیان ناسراوە بکەین کە بەڕاستی ئێمە چۆن پێشەوەی بگەینە جەژنی قوربانی پیرۆز خۆمان ئامادە بکەین بۆی کە بە باشترین شێوە عیبادەت لەم چەند ڕۆژەدا بکەین پێشەوەی بگەین بە جەژنی قوربانی پیرۆز. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيبا آمين. خۆی گەورە پاداشتان باتەوە دەست خۆش بێ وڵاهی پێم خۆشە پێشەکی باسێکیەوە بکەم کە تەمەنی ئینسان خۆی پرگارۆک و هەلێک پەیداوینە خۆ دنیا هەلێکە بۆی ئەم هەلە بقۆزینەوە زۆر گرنگە بە وریایی مامەڵە بکەین و لە نێو ئەم هەلەشە کە تەمەنی ئینسانە کە یەک جارە وەکو زانایانە فەرمونون تەمەنی ئینسان نوسخەیە کە دووباری نابێتەوە چەندین هەلیتر هەن لەوانە هەلی ڕەمەزان هەیە لەوانە هەلی شەوانی قەدر هەیە یەکێکی تر لەو هەلانە کە ئیبن عەباس لە فەرمودەیەکە بۆمانە جێڕێتەوە فەرمودەکە صحیحە ئیمامی ئەلبانی بە صحیحی داناوە هەم ئیمامی بوخاری جێڕاوێتەوە ئیمامی ترمزی جێڕاوێتەوە ئەبوو داود و ئیمامی ئەحمەدی شێناوێنە فەرمودەکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله ئەفەرمێ هیچ ڕۆژێک نییە لە دوانزە مانگەکە لە درێژایی ساڵەکەدا کار و کردەوە چاکتر بێ خۆشەویستتر بێ لە لای خوای پروردگار من هذه الأيام لەم دە ڕۆژە یعنی مەبەستی پێ ئەیام العشرە ئەوەی کە نۆمینەی حاجیانە ئەوە نوۆیە بەڵام حەدیسەکە فەرمێ ئەیام العشر جەژنیشی لەگەڵە یعنی ڕۆژی قوربانیشی لەگەڵە و سێ ڕۆژەکەی تریش کە ئەیام التەشریقە تابعی ئەوانە هاوڵان پرسیان قالوا یا رسول الله ولا الجهاد في سبيل الله يعني بسر سرمانه وآية جهاد كردن لبناوي خواي پروردگاریشا يعني هاوتای ئەم ڕۆژانە نابێت کردەوە کردنتیایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی قال ولا الجهاد في سبيل الله بەڵێ جیهادکردنیش لە پێناوی خی پروردگارە ناگاتە خێر و چاکەکردن لە پێناوی خی پروردگارە وەکو کاری چاکە لەم ڕۆژانە یعنی وەکو دەرفەتێک وەکو ئۆفرێک کە لەم ڕۆژانەیە خی پروردگار داوێتی ئێمە کە ئێمە بیقۆزینەوە ئەم هەلە کاری چاکەی تیا ئەنجام بدەین إلا رجل استثناءکی کرد خرج بنفسه وماله فلم يرجع من ذلك بشيء مەگەر کەسێک بە ماڵ و بە نەفسی دەرچوو بێت تێکۆشان بکە لە پێناوی خی پروردگارە نەشگەڕێتەوە مەگەر ئەو کەسە هاوتای ئەو کەسە بێ کە لەم دە ڕۆژەیە
کار و کردەوەی چاک ئەنجامەدا. جا ئەوەمان لەبیر نەچێ مامۆستا وشیار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەکەیە هەم هاوڵان باسی جیهاد دەکەن و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم استثناءەکە إلا رجل خرج بنفسه وماله وخوای پروردگاریش لە زۆر شوێنی قورئانە باسی جیهاد و تێکۆشانمان بۆکە وجاهدوا بأموالكم وأنفسكم. قەزیەکە لێرە ئەم دەڕۆژە ڕاستە ئۆفەرێکی تایبەتە و هەندێک لە زانایانیش نیقاش کەوتۆتە بینیانەوە ئایا شەوانی قەدر گرنگترن یان دەڕۆژی قەدر کە ئەکەوێتە کۆتای ڕەمەزان و یان ئەم دەڕۆژە. هەندێک لە زانایان وا حەلیان کردووە ڕۆژانی ئەیام العەشر یعنی ئەم ذی الحیجەیە هاوتای شەوانی قەدرە یعنی یەکسانن ئەو شەوەکەی ئەم ڕۆژەکەی کەواتە ئەمەش دەرفەتێکی زۆر گرنگە. خوای گەورە کە ئەفەرمێ وجاهدوا بأموالكم وأنفسكم لێرە جیهادکردن بە ماڵی تایە چونکە لكل أمة فتنة وفتنة أمتي المال. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەموو ئومەتێک فتنەی هەیە فتنەی ئەم ئومەتی منیش ماڵە کەواتە ئێمە ڕوبەڕووی ئەو فتنەیە بینەوە لە بەرامبەر ئەو تاقیکردنەوەیە دێن بە ماڵی خۆمان جیهاد و کۆشەکەین جیهادی نەفسمانەکەین و ئامادەبین کە لە پێناوی خوای پەروەردگارە پارە بەبەخشێنینەوە لەم دەڕۆژەیە کەواتە لوبی کارە چاکەکان ڕاستە هەندێک لە زانایان فەرموون ئەم دەڕۆژە عمدەی عیبادەت گەورەکانی واتیایە یعنی پایە گەورەکانی عیبادەت لەم دەڕۆژەیە هەیە. ئەگە تەماشا بکەی لەم دەڕۆژەیە نوێژەکە هەیە بە تایبەتی نوێژی جەژنمان و لەم دەڕۆژەیە ڕۆژوو هەیە ڕۆژووی عەرەفە نوێمی عەرەفە ساڵێک گوناهی پێشووە بە و ساڵێک گوناهی داهاتووە بە کەواتە ڕۆژوش لەم ئەمەیە حەج هەیە لێرەیە تەمان خۆتە نەزانن ئەم بابەتە بابەتی قوربانی بابەتی حەجە و قوربانیدان هەیە کە قوربانیدان لبی مەوزوعەکەیە کەواتە ئێمە قسە لە بابەتی قوربانیەکەین و ئەم بابەتی حەجە خۆمان نەزانین بابەتی جەژن هۆکارەکەی ئەوەیە کە پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای پەروەردگاری لێبێ ئەمری پێکراوە کوڕەکەی سەر ببڕێ بەڵام لە کاتێکە خوای پەروەردگار بۆی تەخفیفەکە بە حیوانێک کەواتە تاقیکردنەوەکە لەسەر ئومەتی ئیسلامیش لەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوک کراوە ئێستا بۆ ئێمە تاقیکردنەوەکە هاتوتە سەر ئەوەی کە حیوانێک سەر بڕین جا من ناچوە بابەتی فقیەوە ئایا واجبە یان واجب نێت تەمان هەندێک لە زانایان پیان وایە واجبە بە تایبەتی بۆ کەسێک کە هەیبێ ماڵی هەبێ پارەی هەبێ ئەبێ قوربانی ئەنجام بدا بۆیە ئەم دەڕۆژە خێرە گەورەکە ئەوەیە کەوا ئێمە قوربانی بکەین و لە ڕۆژی جەژنیشە بە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکراوە هیچ خێرێک لەوە گەورەتر نیە ئینسان خوێن بڕێژێ خوێن بەسمان خوێنی حیوانی قوربانیە ئیترەوە دیارە بۆ حەو عایلە حیوانی گەورە جوانەگای پێڵن و بۆ عایلەیەکیش ئەوەی کە ئێستا مەڕە یان بزنێک ئەتوانێت بکا بە قوربانی بۆ یەک عایلە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حیوانێکی بۆ خۆی کردووە بۆ ئومەتەکەشی کردووە ئەوی کە نایتوانێ بۆیە ئەم بابەتە بابەتێکی جددیە و دروشمێکی گەورەی ئیسلامیە ئێمە هەلێکە وەکو عەرەب بەڵێ الفرصة سريع المرور بەڵام بطيء العودة ئەم بابەتە سریع ڕوا بەڵام درەنگ دێتەوە چی ئەڵێ ئێمە تاکو ساڵێکی تر تەمەن باقیە بێ ئێمە بتوانین قوربانی ئەنجام بدەین بۆیە لە ئێستاوە نێتی لێبێنین پشت بە خوای پەروەردگار بڕیار بدەین ئەو خێرە گەورە لە دەست خۆمان نەدەین چونکە هیچ خێرێک لەو ڕۆژە لەوە چاکتر نییە ئینسان قوربانی ئەنجام بدە و وەک توشمان ڕۆژۆکەی عەرەفەی تایە و هەر کار و کردەوەیکی تریش ڕۆژوو ئەگری لەم ڕۆژانەیە بەڵام لوبی مۆزوعەکە قوربانیدانە ڕوبەڕووبوونەوەی ئەو فیتنەیە کە فیتنەی ماڵە و دەستگای خێرخوازی بەخشینی سوپاس بۆ خوای پەروەردگار کە برانی بەڕێزیشم لێرن کە ئیسا باسی ئامارەکانەکەن الحەمدولله لە 17 ساڵی ڕابردووە ئەزمونێکی زۆر باشیان هەیە لەم بوارەیە کار ئاسانی زۆریان کردووە سوپاس بۆ خوای پەروەردگار و بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ دەرەوەی هەرێم کە ئامادەییان تایە ئەو کارە ئەنجام بدەن. خۆش زەواتەوە مامۆستا گیان پێشەوەیش مەلای بەڕێزگار محەممەد پێم خۆشە لەگەڵ کاک عەتایە باسێک لە ئامارەکان بکەین بۆ ئەوەی هەم دڵی ئێمە و هەم دڵی بینەرانیش خۆشی کە لە ماوەکانی ڕابردووە بەدڵنیاییەوە دەستگای بەخشین هەکبەی پڕ بووە ئەمە لە کاتێکدا لەوە چێ لە ماوەی ڕابردوودا بە تەرکیزەوە هەستمان کرد بێ شوێنی تر بۆ ئەوەی بە شێوەی لە شێوەکان بێ و منافەسەی دەستگای بەخشین بکە هاتووە بەرنامە ئەکا و ئەوە ئەکا بە تایبەتی لە ڕەمەزانانە بەڵام دوای ئەوەی خۆیان بێهیوا بوون لەوەی کە خەڵک لەوە چێوەکو پێویست هاوکاریان نەکە هەندێک جار لە ڕێگی بازرگانەکانەوە داهات بۆ خۆیان وەچنە خەن وە
پرۆژەی پێ ئەنجامەدەن بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ ئەوەی بە شێوەیە لە شێوەکان سەرنجەکە لەسەر ئەو دەستگایانی وەکو بەخشین هەن لابن. کاکەتا پێم خۆشە باسێک لە ئامارەکان بکەین و بە تایبەتی بیبەستینەوە بۆ ئەم قەیرانە کاریگەری ڕاستەوخۆی هەبوو لەسەر کەمبوونەوەی ژمارەی قوربانیەکان لە ساڵاتی ڕابردوای خود نەخێر هەمیشە خەڵک وە خێرخوازان ڕەچاوی ئەو دۆخەیان نەکردووە و قەیرانەکە نەبووتە هۆکاری ئەوەی کە ژمارەکە کەمتر بکەوە ئامارەکان چیمان پێڵ. بسم الله الرحمن الرحیم. سپاس دەکەم کاگوشیار. دەستگای بەخشین لە سەرتای دروستبوونیەوە لە 2002 تا ئێستا خزمەتی کردووە بە سەرجەم پرۆژە خێرخوازیەکان. یەکێک لە بەشەکانی کە ویستی خێرخوازان داواکاری خێرخوازان بۆ کە دروست بێت کە لە سەرتاوە بەرنامەیەک بوو لە کەناڵی ئاسمانی پەیام تەنها بۆ هاوکاریکردنی نەخۆش و هەژار. بەڵام داواکاری خێرخوازان وای کرد کە ئێمە بتوانین پرۆژەی قوربانیش ئەنجام بدەین. هەتا ئێستا لە 2002 تا ئێستا 86,000 کەس سوودمەند بوون لە قوربانیەکانی دەستگای بەخشین. مامۆستا ئەوەی کە ئاماژی پێ بکەم ئەو پۆلێنتان کردووە کە ئەو هاوکاریانە بەشێکی چەندی لە ناوخوا بۆ چەندێکی کوردانی تاراوگە بۆ پۆلێنی ئەوتان کردووە و باسێک لە ڕۆڵی کوردانی تاراوگەشمان بوو کە تا چەند دەستی هاوکاریان درێژە بۆ دەستگای بەخشین خێرخواز. وڵای بابەتی تاراوگە و بابەتی دەروی کوردستان دکتۆر جاتر هێڵینەوە وەڕەجان سەرپەرشتێ و کارەکە. بەڵام لای ئێمە بەڕاستی ئەوەی کە جێی سەرنجە بە پرسیارەکەی پێشوت مەسەلەی گرانی و مەسەلەی بارودۆخی اقتصادی خەڵک و ئەم شێوەیە بەڵێ لە هەموو کارە خێرخوازەکان دەوری ئەبێ. یعنی ئەوە شتێک نییە بڵێ گیرفان بەتاڵ بوو گیرفان نوقسانی هەبوو ئەوە ئەبێ. بەڵام بابەتی قوربانی جیاوازە. بابەتی قوربانی لەبەرێکو ماوەستا جەزا باسی کرد بە ڕێزیان فرسەتی عمرە. دوو بابەت هەیە لێرە مەسەلەی فرسەتی عمر و مەسەلەی هەرزانی نرخەکە کە وای کرد خەڵک بەردەوام بێ لەگەڵمانە. یعنی ئێمە کەس هەبووە کە وعدی داوە با بڵێن بە شێوەیەک هەیناسی ساڵێکی قوربانیەکە بن 6 ساڵێکی فلان خێرەکە ساڵێک 360 ڕۆژە ئەم 360 ئەتوانێت و بەڕێزیان باسییان کرد هەموو ڕۆژە خێر بکە. بەڵام قوربانیەکە مەوسیمێکە کێڵە تەمە نەگاتە ئەو بێتەوە سەر قوربانی لەبەر قەرزی کردووە هاتۆ قوربانەکەی کردووە. قەرزی کردووە هاتۆ بەدەم ئیشەکانی ئێمەشی بینیوە چۆن ئەیکەین و ژینگە ئەپارێزین و ژینگە پیس نابێ و ماڵ پیس ناکەین و ئەچینە قسابخانە و یعنی ئاسانکاریی تاوامان بۆ ئەو خەڵکە کردووە. ڕێکارەکانی ئەم ساڵتان چۆنە؟ مەبەستم ئەوەیە کە ئاگادارم کە لە چەند ڕۆژی ڕابردووە دەستان کردو بەوەی کە خانەکان بەسەرەکەنەوە لایەنی بێتەنەری و ئەوەش پشکنینەکەەوە لە ڕۆژ شەرعی زانستێک و پێم خۆشە باسێک لە بەرنامەی ڕابردووتانەوە بۆ چەند ڕۆژی ئایندەش چۆنە بێ وەکو دەستگای بەخشین. هەموو کارەکان ئامانەتین لای ئێمە. یعنی سپاردەیەکە ئێمە وەکو خۆی وەکو لایەنە شەرعیەکەیش وەکو لایەن تەندروستەکەشی سپاردەیەکە بە ئێمە سپێراو بێ بە جوانترین شێوە ئەنجام بدەین. لەبەرەوە ئێمە مەجبور پێویستە کات وازبێکە لەسەر شانمان کە پێش وەختی خۆی بچین بۆ خانەکان بگەڕین بۆی جوانترین حیوانمان دەستکەوێت جوانترین ئاژەڵمان دەستکەوێت و پزیشکی تەندروستی ئاژەڵیشمان لەگەڵا بێت بۆ ئەوی هاوکار بێ باشترینشمان بۆ هەڵبژێرێ. لە ژووری هەواڵ بە دوواداچوونێکمان کردووە لەسەرەوەی کە ئێستا نرخەکە گرانە و بە تایبەتیش ئەمباسی زیینە قەپان ناکەین بەڵام بیبەستینەوە بە زیینە قەپانەوە لەگەڵ جەنابتانە تا چەند ئێستا نرخەکە هاوسەنگە و باس لەوە شەکرێ بەهۆی ئەوەی کە لە دەرەوە نایەتە ناوەوە ژمارەی سەر ئاژەڵەکان کەم بوونەتەوە و ئایا ناوخۆ ئەو خواستە پڕەکاتەوە ئەوەندەی جەنابەت وەکو زانیاری ئەوەی هەبێ. وڵات طبعا تۆزە زەحمەت بووە ناڕەحەتە بەڵام الحەمدوللا بەشی ئەوە هەیە ئەوەی ساڵانی پێشوو بە ئەزمموی ساڵانی پێشوو لەخوا بەزیابێ ئەوەی داواکاری لە ئێمە هەبوو بەرامبەر بەو داکاریان قوربانمان بۆ ئامادەکردن و حیوان بۆ ئامادەکردن و قوربانیمان بۆ کرد بە پێی داواکارەکانی خۆیان ینی کەسێک نەبووە بڵین تەلەفۆنمان بکە پارە بنێرە بڵین حیوان نەماوە حیوان نییە. زۆر سوپاس دکتۆر محەممەد ئەوەندەی زانیاری هەبێت تقریبا 36 نووسینگەیەک لە ناوخوا هەیە و بەس لە وڵاتی بەریتانیاش هەڵم نەکرێت زیاتر لە 30 نووسینگەیە تەنها لە وڵاتی بەریتانیا. پێم خۆشە باسێک لەو ڕێگەیە بکەن کە ئێوە هەوڵتان داوە بگەن بە کوردانی تاراوگە بۆ وەچەند خستنی ئەو خێرەی ئەوان کە هەندێک جا بەڕاستی ئەوان لەوەچە بەرچاوڕوو نەبن لەوەی ئەم خێرە چۆن بگات و وەچەند قوربانەکە ئەنجامن کە ئێوە وەسیلەیەکی ئەمان و ئەوەن. پێم خۆشە باسێک لە ئامارەکانمان بۆ بکەین و باسێکی ئەوشمان بۆ بکەی چۆن توانیتانە ئەو لینکە دروست بکەن لەگەڵ کوردانی تاراوگە. بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەم دەرفەتە. دیارەوەک جەنابن ئاماژەت پێێت ئێمە لە دەرەوە نزیکەی 35 نووسینگەمان هەیە
و ئەم نووسنگانە کاتێک ئێمە پرۆژەیەک ڕاگەیەنی دیارە لە کەناڵی بەڕێستان کەناڵی ئاسمانی پەیام و لە کەناڵی ئاسمانی بانگەواز بەرنمەکان پەخشەکرێ و پاشان لە سوۆسیال میدیاکانی ناوخۆ لە دەریشەوە پرۆژەکان ڕاگەیەندێ لەم ڕێگەیەوە کوردانی تاراوگە بە پرۆژەکانی ئەمە ئاشنا بن کە پرۆژەکان چیە بەتایبەتی لە موسیمەکانە لە ڕەمەزانە لە قوربانە کاتێک کە ئەیانەوێت بەشداری بکەن لەم پرۆژانە ئێمە حساب بانکیمان هەیە لە بەریتانیا و لە ئەوروپاش لە ڕێ ئەو حساب بانقیانەوە هەر پرۆژەیە کە ڕاگەێنین ڕفرەنسی تایبەت بەخۆی ڕاگەێنین و کوردانی تاراوگە لەسەر ئەو ڕفرێنسە هاوکاریەکانیان ئەگەێنن و لە زۆربەی شار و شارۆچکەکانیشان لە وڵاتی بەریتانیا بە تایبەتی و لە وڵاتانی تری ئەوروپاش ئێمە دەغیلەی تایبەتمان هەیە کە لە مارکێتەکاندا ئەندرێ ئەو کاتە ڕەنگە خەڵکی غەیری کوردیش هەر هاوکاری بخاتە دەغیلەکانە و هەمووی کۆکرێتەوە خرێتە حساب بانکی پاشان لە ڕێی حسابی بانکیەوە ئەم پارەیە ئەنێرێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە پرۆژەکان و یەکێککە لەو سەرچاوانە بۆ نمونێ ئێمە لە شارێکی و کوڕانیەیە بەرنمەیەکەکەین بۆ ماڵێک لە ئەم ڕەمەزانە لە شاری دوکان ئێمە شارۆچکەی دوکانە بەرنمەیەکمان کرد بۆ خانوو ئەمەش ئەو بەڕێزانەی کە خەڵکی ئەو دەڤەرن لە هەندەرانەوە ئەیبینن هیمەتیان زیاتر ئەجۆڵێ بۆ ئەو بابەتە خەڵکی هاوشاریەکەیان پێویستی بە هاوکاری هەیە بۆیە لەم ڕێگەیشەوە دیارە بابەتەکان زیاتر ئەگەنە ئەوان و ئەوانیش هاوکاریەکان نەنێرنەوە و بەڕاستی ئێمە ئەو داهاتانەی کە دێت زۆر جای ناکەینەوە کە ئەمە هی هەندەرانی ئەمە نووسنگەیشکێ دوجار لە دەستگای بەخشینە هەمووی نووسنگەکانە داهاتی نووسنگەکان دێت بۆ ئەو پرۆژەیە کە دانراوە بۆ نمونێمە ئەمساڵ پرۆژەی قوربانیمان هەیە لە نووسنگەکانەوە کاتێک کە بۆمان دێ و لە هەندەرانەوە کە بۆمان دێ هەمووی کۆکەینەوە بزانین بڕی چەندێک ئەکات کە قوربانی بکەین بڕارەدەین کە قوربانەکان بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کاتێک کە سەرفیترەوە معلومی بەڕێستانەکە بێ پێش نوێژی جەژن بگەێنرێ ئەمە لە هەندەرانەوە بە ئێمەیانەوت هەروەکو چۆن لە نووسنگەکانی تریشەوە ئەیانوت ئەوەندە سەرفیترە هاتووە خێرابی گەێنن بۆی کە قەرزار نەبین داتا و ئامارەکان بەو شێوازێ. دکتۆر ئەکرێ باسێک لەوە بکەین کە ئامارەکان لە چەند ساڵی ڕابردوودا بەراوردێک بە ئێستا بەتایبەتی لە دەرەوەی هەرێمی کوردستان لاتان بێەوە بەتایبەتیش باسێکی ئەوە بکەین کە لە ساڵی چەندەوە بە دیاریکراوی ئێوە پرۆژێ قوربانەکانتان فراوان کرد لەوەی کە تەنها هەرێمی کوردستان نەبێت و ئەوەندەی زانیاریشمە بێ ئەمساڵ بڕیارە ڕۆژەڵات و ڕۆژ ئاواش بگرێتەوە ئەو پلانە لەکەیەوە گەڵاڵە بوو کە بە شێوەیە فراوان بکرێ سونەتی قوربانەکە. بەڵێ پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین جارجارە بۆ کوردانی ڕۆژهەڵات هەبووە و کوردانی ڕۆژ ئاواژ لە کاتی شەڕ و نائارامیەکان کە لە وڵاتی سووریا ڕوویدا کوردانی ڕۆژ ئاوارە بوون و هاتن پرۆژە هەر هەبووە بەڵامەوەی کە بە فەرمی ئێمە چوو بێتینە دەرەوە لە بوومەلەرزەکەی ساڵی 2023ەوە کە کوردانی باکوور و ڕۆژ ئاوا زیانمەند بوون لێ وەفتێک شاندێکمان چوونە دەرەوە و هاوکاریان گەیاندە لێ قەوماوان و زیان لێکەوتوانی ئەو بوومەلەرزەیە بۆیە لەو کاتەوە ئێمە بە فەرمی چوینەتە دەرەوە و ئێمە 2 ساڵ لە دەرەوەی هەرێم قوربانیمان کردەوە ئەم ساڵ ئەبێ بە ساڵی سێەم دیارە ساڵی یەکەم کە لە قوربانی ساڵی 2024 ئێمە بۆ لێقەوماوانی کەرتی غەزە قوربانیمان هەبوو قوربانیەکانمان ئێمە 7 سەر وڵاخ بوو واتە 490 پشک بوو کە مسلمانان بەشداریان کردبوو لە ناوخۆی هەرێمی کوردستانە و ساڵی پار دیارە ئەم داتایە زیادی کرد چوینە دەرەوە لە دەرەوەی تەنها چوونە دەرەوەکەمان تایبەت نەبوو بە کەرتی غەزە لە ساڵی پار لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ کوردانی ئازیز قوربانیمان هەبووە و لە ئەفریقاش لە 4 وڵاتە ئێمە قوربانیمان هەبووە و ڕێژەی قوربانیەکە بە
تحدید ئەگەر دیاریکەین ئەو ئاژەڵانەی کە ساڵی پار لە دەرەوە سەرمان بڕیوە 1482 ئاژەڵمان سەر بڕیوە ئەمە دابش بۆ دیارە بەسەر کوردانی ڕۆژهەڵات و کەرتی غەزە و ئەفریقاش ئەو بڕە لە ئاژەڵ سەر بڕاو ساڵانە زیاد دەکە ئەو بە پێ دو ساڵی ڕابردووکە باس بەدڵنیاییەوە ساڵی یەکەم ئێمە وەک عەرزم کرد ئێمە لە دەرەوە هەفتا سەر ئاژەڵمان سەر بڕیوە هەفتا بۆ 1400 نزیکەی 20 قات زیادی کردووە دیارە ئەمەش هۆکاری خۆی هەیە ئەگەر ئەتوانین ڕوونکردنەوە بدەین کە بۆچی ئەم ڕێژێ ئاوازیادی کردووە و بۆچی ئێمە پرۆژە لە دەرەوەی هەرێمی شەکە ئێستا ویستم بۆ پرسیارێکم دواتر دەگەڕێمەوە لە جنابی مامۆستا هەر بەجددی بەشێک لەوە چێ لە شارەزانە بوون بێ پەشێکشی بە مەبەست بێ بۆ ئەوەی جۆرژەکانی شانی پرسیار بکات لەسەر دەستگای بەخشین بۆچی ئەم با بڵێن قوربانیان لە دەرەوە ئەکەن و ئەمەی پەیامیش بۆ خەڵکە بگەێنی بۆ مسلمانان بگەێنی کە ئەتوانن بە $100 بەڕاستی قوربانی لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجام بدەن پێم خۆشە کاتەکە ئەو وەڵامێکی پێویستمان بێتەوە بەڵێ وەڵاوەک عەرزم کردی تەوان ئێمە بۆچی لە دەرەوەی هەرێم پرۆژە ئەەکەین ئێمە جارانی تریش و تومانە کاری خێرخوازی پەیامی سیاسی لە پشتەوە نییە ئێمە بێن شەڕی سیاسی لەسەر بکەین پەیامی مرۆیی لە پشتەوەیە لەکوێ مرۆڤێک پێویستی بە هاوکاری هەبێ پێویستە کاری خێرخوازی لەوێ بێ ئێمە بیرمانە لە نەوەتەکانە ڕێکخراوە خێرخوازیە نێو دەوڵەتی و عەرەبیەکانە هاتن لە هەرێمی کوردستانە پرۆژەیانە کرد پرۆژەی خێرخوازی نیانە پرسی ئەمە کوردە عەرەبە چییە بە هەمان شێوە ئێمەش پێویستە ئەو حاجزە تێبپەڕێنین ئەو بربەستە تێبپەڕێنین زیاتر مەبەستمان گەیاندنی پەیامی مرۆیی بێ کە ئێمە لەم ڕۆژانە لە مێزگردێک بووین لە شاری هەولێر کە ئەو خەڵکەی لەوێ بوو زۆرینەی برا عەرەبەکان بوو یەکێک لەوانە کە ڕێکخراوێکی خێرخوازی بوو لە غەزە پرۆژەی هەبوو ئێمە زۆر سەرسامین بەوەی کە برا کوردەکانمان هاوکارن و لە کاری مرۆیە لە پێش ئێمەون لە کاتێکا کوردستان بە قەبارە بەقەدەر عێراق نابێ بەس لە پرۆژە چەند قات بەرامبەر ناوەڕاست و خواری و عێراق پرۆژیان هەبووە لە کەرتی غەزە کە ئەمەش بەڕاستی ئەوە گەینە گەلی کورد گەلێکی مرۆڤ دۆستە پاشان کاوشێر قوربانی لە دەرەوەی هەرێم زۆر هەرزانە ینی لە ناوخۆیە ئاژەڵێک ئەگەر هەر مەرجەکانی قوربانی تیا بێت 400-500 هزار دینارە بەزێمە ساڵی پار لە ئەفریقا بە $100 ئاژەڵی بچووکمان سەر بڕیەوە بە $500 وڵاخێکی گەورە بۆ 7 کەس ینی نەفرێک عائلەیەک بە $75 ئەتوانێت پشکێک بکڕێت لە قوربانی لە دەرەوە هی وڵاخی گەورە بە $100 ئاژەڵێکی بچووک بۆ خۆیان بکەن ئەمەش هۆکارێکە لەو هۆکارانەی کە خەڵک لە ناوخۆیە 400 هزاری پێ نیە بەسەرچی چۆنێ بێت 150 هزارێک کۆکاتەوە بۆی کە هەر خێری قوربانەکەشی پێگە پاشان لە ئەفریقاش ئەبینین کە برای بەڕێزمان کاگاتات دیارە چوە بۆ ئەوێ شارەزاترە ینی خەڵکێکی تایە ڕەنگە ساڵە و ساڵ گۆشت ببینێ هەر گۆژ نییە بیخۆن ساڵە نەمخواست یعنی ئەمە خەڵکەکەی ئێمە هیمەتی زیاترە کە ئەم کەسە شیاوترە لای خۆمان ڕەنگە فەقیرێکە بێ چەند مانگ جارێک گۆشت ببینێ بەس لێ 3 ساڵ جارێک گۆشتە بینێ بۆ ئێمەش واکە کە ئەم هۆکارانە وای لە ئێمە کردووە کە پرۆژەکان بەرینە دەرەوە و بۆچی داهاتای ئێمەش زیادەکە خەڵکی خێرخواست ئەبینێ متمانە ئەکا بە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین ساڵی پار شاندی ڕسمیەمە بە سۆرەکەتی برای بەڕێزمان کاغاتان لە دەرەوە بوو خۆیان سەرپەرشتی بابەتەکانیان نەکرد بۆ خەڵک سیقەی زیاتر بوو کە فعلەن ئەم پرۆژەیەکی جێگرە و جێ ئەگرێ لەوێ دکتۆر ئینشەڵا دواتر بۆ وەڵامی ئەم پرسیارەشێمەوە خزمەتێک بەتایبەت ئێستا بینەرانە پرسن باشە بەڵام لە کۆتاییە ئەی ئێوە نوێنەرتانەچێت بۆ ئەو وڵاتانە یاخود ئێوە وەکیلتانەیە چۆنیە چۆن لە دەستە ئەمینەکە ئێوەن ئێوە ئەیگەێنەکوێ پێم خۆشە دوایی لەسەر بابەتە بوەستین کە میکانیزمەکەی چۆنە بێ مامۆستا هەر بەرجدی کاتێک کە من ئەمەوێ قوربانی بکەم پێویستەکە لەو ڕێکخراوەش دڵنیابم لەو دەستگاش دڵنیابم ئەو جا پارەکەی پێ بەم یاخود نەخێت هەر تەنها ناوی خێرخوازی بوو من نتوانم پارەکەی پێ بدەم و بڵێم تاوا من ئەرکی خۆم جێبەجێ کردو یاخود نەخێرە بێ دڵنیابی لەو ڕێکخراوە و لەو دەستگایە و ئەو کاتە پارە وڵا فعلەن ژمەرجە بێ دڵنیابی حتا تۆ پارادیتە کەسێک جاری وا هەیە ئەوەی کە ئێستا پێوترێ مستەڵەحەکەی پێوترێ سوالکرد
زۆربەی زانایان ناتوانم بڵم ئیجماعی لەسەر کە ئەو زەکاتە ئەو سەدەقەیە دەرناچێ کە کەسێک هەر لە خۆی داوات لێ بکاو نایناسی و پاری پێدەی ئیلا بێ بیناسی ئەلحەمدولیلا دەستگای خێرخوازی بەخشین دەستگایەکی معروفە و مێژوویەکی هەیە و لەشکرێک و سەرۆتێکی گەورەی نووسینگە و مرۆیی لەگەڵایە لەخوا بزیاد بێ هیچ شارێک لە کوردستانە نییە و ئەوە خەریکە دەرەوەی هەرسێ قاڕەکەش ئەگرێتەوە کە ئیلا نوێنەرێکی بەخشین لەو شوێنە هەیە و لەو شوێنانەش هەمووی ستافن کاری ئێمە بەداتایە ڕێکە ئەلحەمدولیلا سواز بەخوای پەروەردگار و برای بەڕێزم کاک دکتۆر فەرمووی ئەمە کارێکی مرۆیە بەڵام دوجاری ژەبیرمان نەچێ ئەلحەمدولیلا ئەمە هەڵقوڵاوی ئیمان و ئیسلامە کە ئێمە من بۆ خۆم کە سەرپەرشتی و برایاناکەم ئەچمە هەندێک شوێن بەرپرسی نووسینگا بینم بەخوا بۆ خۆی لەوێ زەکاتی پێ بشێ بەڵام ئامادە نییە هیچ کاتێ 250 وەربگرێ ئەوە بەڕاستی عیزەتی نەفس و سیقە و متمانەی زیاتری دروست کردووە جا تەنها ئەوە نییە کە ئێمە قوربانەکە ئەنجام دەین بەڵکو گۆشتەکەشە بەخشێنینەوە ڕاستە بۆ کەسی قوربانی کەرەوەی کە قوربانەکە ئەنجامەدا پارەدانەکە و قوربانەکە زۆر مهمە و گەورەیە و عمدەی ئیشەکەیە بەڵام دوجاریش خەڵک ئیسفادە لە گۆشتەکەشەکە ئەلحەمدولیلا ئەویش لە ڕێگەی ئەو نووسینگانی ئێمە تەسەور ناکەم ینی کەم کەس ئەو سەروەتەی ئێمەی هەبێ کە تۆ لادەیەک نییە شارێک نییە شارۆچکەیەک نییە ئللا تۆ پرسیار لە ئێمە بکە ئەلحەمدولیلا ئێمە ستافێکمان لەوێ هەیە بە ستاف ئەتوانن ئەو گۆشتە ببەخشێن و ناویان لایە چونکە ئێمە ئەزمموی ساڵانمانێ ئەزمموی ڕەمەزانمان هەیە ینی خەڵکێکی هەژارمان لە تۆ بە هەر نووسینگەیەکی ئێمە بڵێ 1000 ناو فەقیرم بە ێکساری خاتە بەردەست بە یەک کلیکێکەڵێەوە لە کۆمپیوتەرەکە ئامادەیە ئەوە ناوی فەقیرەکانە ئەوە داتایە ئەوە ڕێژەی بناڵی بێباوکە ئەوە ڕێژەی هەژارە ئەوە ڕێژەی خەڵکی کەم دەرامەتە هەمووی پۆلێن کراوە ئەو قوتابیە کە ناتوانێت لەبەر هەژاری خوێندنەکەی تەواوکە ینی هەمووی پۆلێن کراوە بۆیە زۆر گرنگە و بزانی ئەو خێرا ئەدیتە دەستی هەر کەسێک هەستێ کە بڵێ وەڵام من ئەو خێرا ئەنجامەدەم نابێت چونکە ئیشی ئێمە الحەمدولیلا بەستافە ئیشی شەخص نییە دامەزراوەیە ئێمە داوای داتاکەین ئێمە داوای راپۆرتەکەین لیان کاکە ئەم پارەیە چۆن سەرفەکەی وەکو برایان باسییان کرد قوربانەکان ئایا مەرجی شەرعیتیایە شەرعیتیانی ئەلحەمدولیلا ئێستا ئێمە دوێنێ پێرێ بووە برای بەڕێزم بە نوێنەری دەستگا لە مؤتەمرێکی گەورە بووە کە هەمووی عولەمای تیا بووە عولەمای گەورە ینی بۆ بابەتە شەرعیەکان یعنی ئێمە بەشداری ئەومان کردو کە خەڵک لە بەغداوە لە وڵاتانی ترەوە عولەمای گەورە هاتوون بەشداریان کردووە ئایا کاری خێرخوازی چۆنە ئایا ئەگەر کەسێک ئەو قوربانیە کە لە دەرەوەی وڵات ئایا خۆی لەوێ نەبێ ئەبێ ئایا یعنی ئەو هەموو پرسیار و ئیشکالە شەرعیانە هەمووی ئەهلی عیلم ئەهلی ذیکر وەڵامیان داونەتەوە بۆ ئێمە ئەلحەمدولیلا خۆشمان ئێستا سوپاس بەخوای پەروەردگار ستافێکی ئەهلی عیلممان تەکلیف کردووە بۆ هەر پرسیارێک بۆ هەر ئیشکالێک ڕوومانتیەکە ڕاستی نامانێ گوناهبار بین ئێمە خەریکی کاری خێرخوازین جا لەولاوە لە باتی ئەجر و پاداشت قوربانیەکەمان دروست نەبوو بێن نەگەیشت بێ بۆیە مەرجە شەرعیەکان بەلای ئێمە گرنگە و مەرجە تەندروستیەکان بەلای ئێمە گرنگە و وەثیقە و متمانە بەلای ئێمە گرنگە خوای پەروەردگار لێمان قبوڵکە ئێمە بەڕاستی بەنیازی ئەجر و پاداش هاتوونێتە ئەم مەیدانە و ناشمانێ خوا پشتیوان بێ ئینشاڵڵا ناشبینن میلەتی ئێمە نابینێ دەستگای خێرخوازی بەخشین ثیقە و متمانە لە دەستدا مامۆستا بابەتێکەیە کە ئێمە بەتایبەتی لە ماوەی ڕابردووە کە سەردانی کوشتارگەکانەکەین بەتایبەتی لە جژنی قورباندا دەبینین هەندێک لە سەراژڵەکان کاتێک کە سرە بڕێ ئەکرێ و ڤێتەنەریەت پزیشکەکە تەلەفێکاڵێ ئەم گۆشتە نابێت با بڵێن بچێتە دەرەوە نازانم ئەم پرسیارە ئاڕاستیی بە ڕێزێکتان کەم یاخود مامۆستا جوابم باتەوە شتی وە ئەگەر ڕووبات مەسەڵەن گۆشتێکی مەسەن بەدەمونە بەخشین بێت ئێوە دواتر تعویزی ئەکەنەوە بە پارێکی دیکەیان چۆن مامەڵ لەگەڵ ئەم بابەتە وڵا سەرەتا باست کرد لە ئێستا و برا بەڕێزانە احتیاتی خۆیان کردو ئاگربڕی خۆیان کردو ئەچن حیوانی باش دیارەکەن بۆی تووشی ئەوە نەبن بۆی تووشی و ئیشکالە نەبن بە دڵنیاییەوە ئەو پارەی ئەمانەتێکە لە ئاستۆی ئێمە کەسێکە بێ ئێماڵەیە حیوانێکی گەورەمان بۆ سەر بڕەوە حەو پشکە یاخود جاروایە ئەلحەمدولیلا کابرا خۆیەر هەیەی لە کاکار بۆ خۆمەیکەم خی گەورە لیان قبولکە بەڕاستیەوە ئێمە پرسیاری جدی ئەەکەین ینی هەر خۆمان ناوتمان هەم ئاهلی اختصاص لە صحیەکە و لە ڕۆژشەرعیەکەوە دڵنیا ئەبینەوە لەوە اینجا بڕیارە دەین کە ئەم حیوانە بەڵێ ئەشێ بۆ قوربانی و ئەیگەینە شوێنی خۆی و ئەیگەینە نووسینگەکان وە شوێنە هەژار نشینەکان کە لەوێ گۆشتەکە تەوزیع کرێ و جاری واشەیە کابرا داواکە لە پشتێکی بدەنەوە خۆم ئەیدینەوە خۆشی ینی حەسەب تەڵەبی خێرخواز جاری وایە خێرخواز و ئێمە وشمان لەبیر نەچێ مامۆستا وشیار بەڕاستی
ئەم پرۆسەیە کە دروشمێکی ئیسلامیە مەرجنی هەر ئێمە بەخوا من هەر کەسێکی کاوەزام ئێمەین ینی کابرا لە ماڵی خۆیان جێگە و ڕێگەی هەیە و پێی خۆشە لە حەوشەکەی خۆیانە حیوان سەر بڕێ والله نەمان دڵ پێ خۆشە ینی پێویستە بەڵام جاری وایە کابرا جێگە و ڕێگەی نیە یان هەر پێی خۆشە من الحەمدلە ئەوا بینم ینی چۆن بڵی تۆخی دینداری و ئیسلامەتێکا بینم وەکوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دایکمان عایشەی فەرموو کە حیوانێکیان سەر بڕی بوو فەرمووی چەنی ماوە ئەو فەرمووی ئەو بڕەمان تەوزیع کردو ئەو نەیماوەتی نەعەکسی کەرەوە بڵێ ئەوەی کە تەوزیعمان کردو ئەوە ماوە چونکە وما عند الله باق ئەوەی کە لای خوای پەروەردگار ئەوە هەڵگیراوە ئەو خەڵکە الحەمدلە ئەو وعیە ئەو دینداریە ئەو زوهدەی بۆ دروست بۆ سوپاس بۆ خوای پەروەردگار کە من بۆ خۆم ینی زۆر دۆست و برادر و خۆشەویستم کە ساڵانە هێنن زۆر جارە لە کاکە وڵام من هەر هیچ نابمەوە کورە زۆر جاڵم کاکە جەرگەکەی بەرەوە کورە هەردوو سێ کیلۆ نەرمە بەرەوە لە بەخوا حەزم نییە الحەمدلە هەمانە و دوای بۆ خۆمە کڕم خوا بیدەرە فەقیری هەژارێک بەڵام وەگوتیشم جاری واش هەیە هەیە پێی خۆشە ینی پێچوانە چونکە گۆشتی قوربانی وەکو زەکات نییە ئەشێ بیدی بە دڵە منێکیش تەبیعیە بەڵام حتمما خەڵکە هەژارەکە هەبێ باشترە جاری وا بۆ خەڵک خۆی قوربانی کردووە چاوی لەوەش بووە ماوەساوشیار کەلەتێکیان قوربانی کردو بۆی بێنێ یعنی شتانە ئاساییە لە کوردەواری خۆشمان الحەمدلە زۆر لەخوا بە زیاد بێ و دابوونەریتە زۆر ڕعایەت کراوە و زۆر جێی دڵخۆشی لەخوا بە زیاد بێ خەڵک هاوکاری یەکە خەڵک تەبایە لە ناو یەکە بۆ یعنی بابەتی گۆشتی قوربانی زۆر حەساس نییە یعنی کەسێک بڵێ وەکو زەکات نیە سا زەکات فەقیر لێ بە پێی دەرناچێ بەڵام هەرچەند ئێمە ڕچاوی وەشمان کردووە و تەڵەبی خێرخوازەکە وەکو خۆی خوا پشتیوان بێ ئەوەندەی لە توانامان نابێ بۆی جێبەجێکەین جاری وای خۆی پێی خۆشەڵێ کاکە پشتێکی بدەنەوە خۆم هەی بەسەر چاوە پشتێکی بۆ زەنابێت حەزەکەی هەمووی بەرەوە هەمووی خۆی تەوزیعیکە ئێمە بەس بۆ سەرە بڕین حەزەکەینەوە لە هەر بڕۆ بەخۆ لە ماڵەکەی خۆ تا سەری بڕە بەخوا ئێمە وەکو خۆمان سەرمان بڕی بێ ئەرکەکە لەسەر شانی ئێمەش لاچێ بەڵام الحەمدلە ئێمە هاتوونێتە مەیدان وەگوتم بە سەروەتێک لە خەڵکی شارەزا و پسپۆڕ و لە هەموو شار و شارەکان نووسینگەمان هەیە و لە ناوی وڵات حتا ئیسا لە ئەفریقیا لە نێجیریا باسمان کردووە کە هەر نووسینگەی سەربەخۆی خۆمان بکەینەوە ینی هەر الحەمدلە ئیسا خەریکی مازدەویشت تەرتیبەکەین کە ئیسا نوێنەری فەرمی خۆمان لەوێ هەیە و لەم قوربانەشان نوێنەری خۆمانە ڕوات هەر سافی بەخشین ئەچن لەوێ بەدەستی خۆیان قوربانەکان ئەکردن و ئەنجامی ئەدەن خوا پشتیوان بێ ئینشاءالله شایانە سەبارەت ئەو پرسیارە طبعاً ئێمە لەبەرەوەی لە کاتی کڕینە پزیشکی ڤێتەرنەریمان لەگەڵایە زۆر بە دیقەتەوە ئاژەڵەکانە کڕین بۆی کەمترین تەلەف هەبێ ئێمە ساڵانەکە لە قەسابخانە ئاژەڵەکان سەرەبڕین بۆ ئەوەیە کە لە ڕووی شەرعی و لە ڕووی سەحیە و گۆشتەکە گونجاو بێ ئەنجا کابرا لە ماڵی خۆیان سەری ببڕێ ڕەنگە نەزانێت کام ئاژەڵە نەخۆشە و گۆشتەکە بڵاو کاتەوە بۆیە باشترە کە لە ڕێی دەستگای بەخشینەوە وەک برای بە ڕێزمان جەنابی مامۆستا جەزا فەرمووی لە ڕێی بەخشینەوە دوای ئەتوانین پشکی خۆشی بینەوە ئێمە ساڵی پار لە قەسابخانەی سلێمانی کە ئاژەڵمان سەربڕی پێش ئێمە ئاژەڵی تر سەربڕا بوو بەڕێوەبەری قەسابخانەکە ئێمە وتمانە ئەگەر لێدوانێکمان بۆ بەی دەربارەیەم بابەتە وتی نایدەم خێر تووڕە بوو زۆر تووڕە بوو وتی ئەمە قوربانی چۆن وابێ کوا دینداریتان ئێوتمان چی بوتی ئەمە ئاژەڵانە هەمووی خراپن ئێوتمان ئێمە سێشتا سەرەی نەهاتووە ئەتۆ بە سەرەی ئێمە بێ ئیتر کە سەرەی ئێمە هەوەڕحەم لە ئاژەڵەکان ئێمە شتی باش بوون گونجاو بوون وتی ئامەهان باشە هاو لێدوانی بۆ داین بۆیە بە دڵنیاییەوە ئێمە ئەو پەڕی جوهد دەخەینە گەڕ کە ئاژەڵی باش بێ و لە تاقیکردنەوەکان لە تاقیگەکانە لە لای پزیشکی ڤێتەرنەری دەربچێ بۆی کە تەلەف نەبێ بۆیت کە تەلەف نەبێ ئێمە بەڕاستی ئەم جوهدەکەین خەڵکی کە ئەگەر نەکە ئیتر ئەوە خۆیان بەرپرسیاتاگیان پێ خۆشە بە کورتی پەیامتان بۆ کوشتارگیری سلێمانی و هەولێر کە بەڕاستی لە ژژنی قورباندا زۆر هاوکارن و ئەوەندەی ئێمە وەکو هەواڵی سەردانمان کردبی هەموو ساڵێک ئەوان بەڕاستی ئامادەن یەک ڕۆژ بۆ دوو ڕۆژ بۆ سێ ڕۆژ کوشتارگەکە بە ڕووی دەستگاکەی بەڕێستاناکەنەوە پێم خۆشە پێزانینی خۆتان وە بە شێوەیەکی گشتیش پەیامتان بۆ مسلمانان تا پەیامیشێمەوە لای بەڕێز مامۆستا بۆی هانی هەمومان با بۆی شەڕا سونەتی قوربانی ئەنجام بێت. بەڵێ پێشەکی سپاسی بەڕێز کاک حاجی محەممەد دەکەین کە بەڕێوەبەری کوشتارگی سلێمانیە هەموو ساڵی هاوکارمان بووەوە سپاسی کارمەندەکانیانەکەین ئەوانی ئەهلی دینداری و ئەهلێکی باشن و لەگەڵ مەراسیمەکەیە الله ئەکبەر و ئەوەی پێویستە ئەنجامیەدەن و الحەمدلە کەس خەڵکەنێکی دڵسۆزیشن و هاوکاریشمان بوون زۆر سپاسیانەکە ئەو برایانەش لە هەولێر بە هەمان شێوە
لە نزیکەوە باسییان کردووە کە چۆن کوشتارگەی ئەوێش هاوکاریانن سوپاسیانەکەن داواکاری ینی لیان کە وەکو ساڵانی پێشوش ئەم ساڵ ئەچینەوە خزمەتیان و هاوکارمان بن. مامۆستاگیان مامۆستا کۆتا پەیامت بۆ خێرخوازان بەڕاستی ئەم بەرنامە ئەگەر یەک خاڵمان ئامانج گەیاند بێ بەس ئەویش ئەوەیە کە لەم بەرنامەوە بۆمان ڕوون بێتەوە مەتوانین بە $70 قوربانیەک ئەنجام بین. ینی ئێستا ئەو وتمانێ و مەعاش دوواکەوێ و پارەنی و بەخوا داهاتەکەەوە نییە ئێستا بۆمان ڕوون بووە لەم بەرنامەیە مەتوانین بە $70 لە بەشی حاڵدا بە $100 ئەوە حیوانێکی بچووک یاخود پشکێک لە حیوانی گەورە بە $70 کەیت پێم خۆشە مامۆستا پەیامی خۆتان بۆ منیش هەر پێم خۆشە سوپاسیان بکەم سوپاسی ئەو برابەڕێزانە بکەم لە قەسابخانە لە هەولێر لە سلێمانی و نووسینەکانی خۆمان و خەڵکی خێرخواز کە متمانیان بە ئێمە هەیە خی گەورە لای خۆی و لە دنیاش قوبوڵی زیاترمان باتێ و هەموو لایەک حرمەت زیاد کە و ئەوەی کە بەلامەوە گرنگە بەڕاستی لە جەژنی قوربان و لەگەڵ جەژنی ڕەمەزانە هەردوو جەژنەکە وەگوتم وابەستەیەکی زۆرە بە فیداکاری ماڵەوە تۆ سەرەکەی لە ڕەمەزانە لای کەمێکی سەرفترە واجبە هەرچەندە بابەتی زەکات ئینسان ئازادە لە هەرمانگەکە دەریکە بەڵام زۆربەی مسلمانان ئەیکەنە ڕەمەزانەوە کەواتە باباسی سەرفترەکە بکەین لە ڕەمەزانە کە جەژنێکی پیرۆزی ڕەمەزانە کە خی پەروەردگار ئێمە دوو جەژنی بۆ داناوین کە خۆشی تیا دەربڕین ئەویش ئەبێ جهود بکەین و جیهادی ماڵمان بکەین لەگەڵ جیهادی کە نەفسمان کردو کە بە ڕۆژوو بووینە دیسانەوە جارێکی تر ماڵ بۆ بەخشین کەواتە بەخشین بڕبڕی دینداریمانە ئەوە یەک لە قوربانیشا بە هەمان شێوە جارێکی تر ئەبێ ببەخشین کەواتە ئەم دوو فرسەتە لە دەست نەدەین و ئەم هەلل بقۆزینەوە ئێمە هەرچیمان کردو من بۆ خۆم یعنی لەوەی ئەم حەدیسانە نەبووە یاخود ئەم ئەجر و پاداشتە نەبووایە کەسێک کە نەبێ ینی دەتوانایە نەبیان جوهدی زیاتر نەکە نەبەخشێ ینی قوربانیەکە نەکە بۆ خۆم ئەلحەمدولیلا بڕیارم داوە خوا پشتیوان بێ وەکو بیناء لەسەر ئەم فەرمودانە هەرچیم کردووە ئەگەر قەرزم کردووە قوربانی خۆم ئەنجام بدەم پەرزیشکی وڵی زۆر ناچمەوە چونکە بابەتە لەوەیە پەیوەندی هەندێک کەس پێی بشێ ینی پارەی بیتێ بەڵام لای کەمێکەی کەسێک مەسەد موچە خۆرە یا خۆ داهاتێکی تری هەیە لەم لالولا ئەتوانێت کۆشێک بکە من بۆ خۆم ینی لەوەیە زۆر پارەدار نیم بەڵام هەر ئەم فەرمودەی کە خۆم خوێندەوە وای لێ کردم ئێستا ئەو بڕیارە بدەم ئەو بڕیارە بدەم کە هەرچیم کردووە قوربانی ئەنجام بدەم چونکە زۆر ینی فرسەتێکی زێڕینە هەلێکە خی پرگار دایناوە بۆی کە لێخۆشببوونی خی پرگار بەدەست بێنین و هەم لە ڕەمەزانە هەم لە قوربانەکەواتە بابەتی بەخشین زۆر زۆر گرنگە و لە هەوڵاتیانیش داواکەین متمانیان بە دەستگاکی خۆیان هەبێت دەستگاهی خۆیانە ئەگەر لە دەروی وڵاتیکەین وڵی سەربەرزێکە بۆ خۆتانە هەر بۆ ینی ئێمە ئەو سەربەرزیە ئەو مەدالیای زیێڕینە پێشکەش بە کوردستانەکەین ئێمە نەمانوتووە بەخشینەڵین کوردستان لە شوێنانی تر عەلەمی کوردستان هەڵەکەین بۆ شتێکی تریش پێم خۆشە ئاماژەی پێکەم لە کۆتاییە برای بەڕێزم دیارە پرسیارەکەت ئاراسە نەکردووە ئێمە تەنها پارەمان نەبردوتە دەرەوە پارە لە دەری شەودێنینە ناوەوە یعنی چەند پارەمان بردووە ئەتوانە بڵم چەند قاتی ئەوە لە ئێستا لە ڕێی ڕێکخراوەکانەوە هینە کوردستان لە کوردستانیشە پرۆژەی پێەکەین و موچەی مناڵی بێ باوکی پێدابینەکەین زۆر زۆر سپاس مامۆستاگیان زۆر سپاس بۆ میوانەکان و زۆر زۆر سپاس بۆ سەربازبوونەکانی کەناڵی پەیامیش کە هاوکار بوون بۆ ئامادەکردنی ستۆدیۆ و تۆمارکردنی بەرنامەکەش تا بەرنامە و بەیگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاسدەزانم